بەبێ گومان کات بەشێکی گرنگی ژیانی مرۆڤە. هەر کاتێک ئێمە کەم تەرخەمە بین بەرامبەر کاتەکانمان کەم تەرخەم بووینە بەرامبەر ژیانمان. وێ زۆرێک لە زانایان وتویانە ئینسانێک کاتێک کە ڕۆژێکی بەڕێئەخا بەشێک لە ژیانی ڕۆیشتووە، چونکە ژیانی بریتیە لە کات. بەداخەوە ئەوەی کە لە لای ئێمە گرنگی نییە بریتیە لە کات. ئەوەی کە گرنگی پێنادرێ بریتیە لە مەوعیدەکانمان، بریتیە لە بەڵێنەکانمان. کاتێک بە کەسێکەڵی کاتژمێر 8 چاوەڕێتم، بەڵام هەمان ئەو کەسە کاتژمێر 9 زۆر بە نابەرپرسانە دێت بۆ میتینگی تۆ، ئەو کاتە هەستەکەی کە چەندێ ناخۆشە. هەر بەجددی لە ڕووی شەرعەوە باس لە گرنگی کات کراوە بۆ ئەم مەبەستە، ئەمەوێ مامۆسایەکی ئاینی بدوێنم و لە دوای ئەویش ئەچینەیە مامۆسایەکی زانکۆ لە ڕووی گەشەپێدانی مرۆییەوە باسی گرنگی پلاندانانمان بۆ کاکە مرۆڤ چەندێک گرنگە بە پلان ژیانی بەسەر بەرێ نەوەکو هەروە و هەڕەمەچی ژیانی بەسەر بەرێ. لەگەڵمان نابن فەرموو. زیاتر قوتابینە بەڵێ زیاتر قوتابی لە بۆرەی ئێستاکە هەموو هەرزەکارین، هەموو لە دەمێنێکی کە 1500 شت لە مێشکمانە. ئێستا یەک لەوانە خۆم کە قتە کاتم دێ بتنەزات خۆم بە شتێک خەریکەم، مەسەن لای خوێندنە یان پرۆژێکتێکی دەرسەکانە خۆم بە مۆبایلدا خەریک دەکرد. بەس ئەوە کاتی زۆر دەبردێم، ئێستا کەش لێم دەبات. التزامات نییە، ینی التزامات لەس ئەو شتێنیە کە مەسەڵەن بری ئەمە لەسەر موعیدی خۆم مەزبوط بووم. خۆی ئەگەر لەسەر موعید مەزبوط نەبی، هەر کەسێک لەسەر موعیدی خۆی مەزبوط نەبی لە زۆر شت کە مەزبوط نابێت، لە بواری ژیانیشی سەرکەوتو نابێت. زۆر ینی بەسیترین شت لەسەرەوەی کە ئەگەر کەسێک موعیدی مەزبوط نەبی سیقەی نامینێ. ینی ئەگەر شتێکی بڵێ دەڵێ ئەو فلان کەس ئەو حالەیە. لێ ینی ڕێزگرتن لە بنەماکانی ئەوەی کە موعیدش دەدەین بەڕاستی زەرورە لە بۆ حیاتی خۆ. تا چەندێک گرنگە ئێمە بە پلان بژین و گرنگی زیاتر بە مەوعیدەکانمان بدەین، چونکە لە کۆتاییە کاتێک کە من وعد خلافە بم لەگەڵ جەنابتا و زۆریش بە خاترجەمی وەری ئەگرم، تەسیرم تەنها لە کاتی خۆم نەکردو، بەڵکو کاریگەریم هەبووە بەسەر کاتی جەنابیشتەوە. بەڵێ کات سەرمایەیە، سەرمایە دەبی و بەرهێنانی پێ بکرێ، ئیسیثمار بکرێ، با بڵین بقۆزرێتەوە. پێویستە لە بۆ ئەوەی کارەکانت و بەرهێناتدا بکەی بقۆزیەوە ڕێکی بخەی، سەرەتا ڕێکیان بخی، یعنی تەنظیم الوقت پاشان ئیستثمار الوقت. سەرەتا پێویستە ڕێکخستنی کات پاشان بەرهێنان لە کاتەکەی خۆتدا بکەین. قسەشی زۆر جوان هەیە، زانکان وەکومە هەر 24 کاتژمێریان هەبووە، ئەو هەموو داهێنانەشیان کردیە. ئەمە سەیرم پێ دێت باشە جیاوازی ئەوان و ئێمە چییە؟ هیچ نییە، تەنها ئەمە ناتوانین یعنی کاتەکانمان ڕێک بخەین، تەنها ئەمە نەمانتوانە با بڵین جەدوەلی مهممان هەبێتن، تەنها ئەمە نەمانتوانە نۆتێکمان هەبی ئیشەکانی خۆمان لێ بنووسین. هاوزەر مربعێکی زۆر جوانی دانایە لە بۆ کات، دەڵێ پێویستە کاتەکەت وەک وەرەقەک بیتن، دابشکێ سەر 4 بەش. باشە کاری گرنگ، کاری ناگرنگ، کاری بەپەلە، کاری یعنی ئەو کارانەی کە بەپەلە نین، با بڵین مهم غیر مهم، عاجل غیر عاجل، حەسەب گرنگی کاتەکە حاڵەکەی دابشکێ ئیشی لە بۆ بکەیت، تەنظیمی لە بۆ بکەیت، چونکە لە ڕێی کاتەوە ئەتوو دەتوانی ئەهدافی خۆت دیاریکەی، ئامانجەکان دیاریکەی. تەمام دوو جۆر ئامانجمان هەیە، ئەگەر لە ڕێی کاتەوە تەماشاکەین ئامانجی نزیک مەودا و دوور مەودا. لە بۆ ئەوەی ئامانجەکەی خۆت مامۆستا ئەم قسانە هەست ناکەی خەیاڵی بێ، جاری وا هەیە مامۆسایانی بواری گەشەپێدانی مرۆیی کۆمەڵە قسەیەکەکەن خەڵکێک وەڵامێنەداتەوە ئەڵێن ئەم قسانە خەیاڵین بۆ جێبەجێکردن نابن، یانی جەنابەت چیت هەیە لەو بارەوە؟ نا هەمووی دەکرێت جێبەجێ کەس هەیە ئێمە ئەبەو جۆرە کە تۆ باسێکەی لە کوردستانە بۆ جۆرە بژی؟ بێگومان ئەتوو پێویستە ئەگەر هەبیتن، ئەگەر نەشبی پێویستە وابیتن. چۆن
ئەتوی سەرتا پێویستە ئامانجی ژیان دیاریکەی هەموو ئەوروپیەکان بەو جۆرە ئەژین بەو جۆرەی ئەغلبیان لۆ ئامانجی ژیانیان دیاری دەکەن پاشان ئەلیتیجا بەرەو ئامانجەکەیان دەڕۆن بەڵێ ئەتوو پێویستە ئامانجی ژیان دیاریکەی دوایە بەرەو ئامانجەکە بڕۆی جیالەوە ئیسرارت هەبی سوربوونت هەبی لەبەرەوەی ئامانجەی کە دیاری دەکەی بە ئاسانی لە بۆی ناچی بەرزی هەیە نزمی هەیە تاڵی هەیە سوێری هەیە مادی بوون هەیە لە کۆتا خاڵکەوە پێویستە بکەیت چوار خاڵە دیاریکردنی ئامانج و ڕۆشتن بەرەو ئامانج و سووربوون کۆتا خاڵ بریتە لە بەردەوام بوون هەتا دەگەی ئامانجەکەت باشە چونکە دیاریکردنی ئامانج ڕۆشن قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ کەسی سەرکەوتوو سەیری ئامانجەکەی دەکا کەسی شکست خواردو سەیری سەرکەوتوو دەکا باشە ئەو کەسانەی کە وعد خلافە بن بەڵێ کاتێک ئەناسرێن لە شار و لە گەڕەکەەکانی خۆیانەکە ئەم کەسە کاتی بۆ نییە بەڵێ موعدت لەگەڵدانێ بۆ کاتژمێر هەشت لە لای ئاساییە کاتژمێر نۆ بێت بۆلات ئەوە شخصی لا مبالاتە لە ڕووی دەروونەوە پێ دەڵێن کە باڵێن گرنگجی ناداتن گاڵتەی بە کات دێ گاڵتەی بە هەموو شتێک دێت ناتوانانی سەیتەڕێی سەر ئارەزوەکانی خۆی بکات لۆ بۆ نمونە کەست لەو کەسانە بێگومان سەدان قوتابی هەیە درەنگ دێتە پۆل دێتە کلاس ینی جنابێت وەکو مامۆسای زانکۆ قوتابی کە پێی دەڵم دێم لۆ درەنگکە دیرە خەوم لێکەت بوو کەوایە ئەو نەیتوانە زاڵبی بەسەر یەک لە غەریزەکانی خۆی کە غەریزەی نووسنە کەسی وایە تاقی دەبی قوتابی وایە دەڵێم لۆ تاخیر بووی دەڵێ نانم دەخوارد نەیتوانە زاڵبی بەسەر غەریزەی برسی بوون باشە ناچار سەکە تەضحیە بە وەختەکەی دەداتن لەبەر ئەوەی ڕێکخستنی کات ئەگەر هاتو مرۆڤ نەیتوانێت لە قۆناغەکانی ژیانی ئامانسەیە پێویستە لەو تەمەنە ئەتوو سەرەتایی تاواکەی پێویستە لەو تەمەنە ناوەندی تاواکەی پێویستە لەو تەمەنە ژین بێنی پێویستە لەو تەمەنە پارەکۆکەیتەوە پێویستە لەو تەمەنە ئەگەر هاتوو لە تەمەنەکە و ئامانجەکەت بەیەکەوە نەبوون بۆ نمونە ئەتوو لە 20 ساڵی چووی سەرەتایی خوێند لە 40 ساڵی خێزانیتنە ئەتوو سیستەمی ژیانت دەشەوێ ئەوە سیستەمە دانرایە دەبی ئامانجت لەگەڵ کاتەکەت بەیەکەوە بڕواتن ئەو کەسێک کە خلافی و باڵێن موعیدەکان دەکاتن دانیشتەکان دەگەڵ لەگەڵ هاوڕێیەکانی لەو 24 ساعتی ناتوانانی کاتەکان بەیەکەوە باتن پێویستە هەش لەسەر کاربی نۆ دێتن لە کۆتاییدا ئەوانەی کەوا ناتوانن پابند بن بە کات لە ژیانیان سەرکەوتن نابن. وەک جەنابەت فەرمووت هەموو کەسێک ئەگەر ڕێز لە کات بگرێ باشترین کەس کە خاوەنی ئەو ڕێزە بێ بریتە لە موسڵمان کە ڕێزی لێ بگرێ چونکە چۆن پەرستشەکانمان فەرزە لەسەرمان ڕێزگرتنی کاتیش ئاوا فەرزە لەسەرمان هەر پەرستشەکانی ئێمە هەمووی مەربوطە بە عەهد و وەعد و پەیمانەوە من و تۆ لە ڕۆژوەکەمان و لە نوێژەکەمان و هەمووی عەهدە و وەعدە خوا لە قورئانی پیرۆزەکە فەرمێ ئین العەهد کان مەسئولا کاتێک تۆ بێوەفا ئەبی یا من بێوەفا ئەبم بەرابەر بەو ڕێزنەگرتنە لە کاتەکەی تۆ ڕێزنەگرتنە لە کاتەکەی من تۆ بەشێک لە ژیانی منە بردووە باشترین تعریفێک کە کرابێ بۆ مرۆڤ باشترین تعریفێک کە کرابێ بۆ ئینسان بریتەتی لە تعریفەکەی حەسەنی بەسری کا فەرمێ تۆ زەمەنی ژیانی تۆ هەمووی خۆی بریتە لە چەند ڕۆژ و زەمانێک ئەم زەمەنەی تۆ کە بەشێکیم لێ ئەکوژی بەشێک لێ بردووم بەشێک لێ فەوتانوم بۆیە ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێبێ بۆ ڕێزگرتنی کات یەک لە تیفەی فتوایەکی زۆر زۆر جوانی هەیە کاتێکگە فەرمێ ئەگەر لە مەسنەعێک بووی ئەگەر لە کارگەیەک بووی کە زانیت ئەو کارگەیە ئەو ئیشە و پیشەی تۆیە ئەن کاتی نوێژەکانت تەئسیری هەبوو لەسەر ئینتاجت بڕۆ جەمع بکە نوێژەکەت جەمع بکە بۆ ئەوەی تەئسیر نەکە لە کارەکە لە پیشەکە لە خزمەتەکە باشە کاتێک کە مرۆڤ لەم دنیاە ئەڵێن ئەمڕۆ ئیدارەتی ئەزەماتمان هەیە و ئیدارەتی ئەعمالمان هەیە گەورەترین شت لە نێوەندی ئەم ئیدارەی ئەعمال و ئیدارەی ئەزەمات و ئیدارە پێوترێ ئیدارەت الوەقت ئیدارەت الوەقت بریتە لەوەی ئەمن ڕێز لە تۆ بگرم من و تۆ تەوقیتمان سەعات دەبوو پێش دە من لێرە حازر بووم پێش دە تۆ لێرە حازر بووی ئێستا ئەوە دێ بسمیلامان کردووە کەواتە تۆ حرمەتت لە من گرتووە حرمەتت لە کاتی من گرتووە کە قورئان زۆر بە جوانی فەرموویەتی والعەسر بەگشتی سوێن بە زەمەنە خوا کە قورئان سوێن بە وەللەیلە خوا کە قورئان سوێن بە وەضحا ئەخوا کاکا بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن نیشانەی دووڕوو یەک لە نیشانەکانی ئەوەیە ئیذا وعد ئەخلف کە لە ئەسڵە کاتێک تعریفی ژیانەکرێت لای هەندێک لە پێناسەکارانی ژیان ئەڵێن المال هو الحياة پارە ژیانە بەڵام تعریفێکی تری جوانتر هەیە کاڵێ الوقت هو الحياة کات ژیانە کات ماڵە کات سەروەتە کات هەموو شتێکە بۆیە کە
ئەسڵی ئیشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە ڕێزنەگرتنە لە خودت، ڕێزنەکردنە لە بەرابەر، ڕێزنەگرتنە لە کۆمەلگا ئەلا مستەوە الفەرد لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی کۆمەلگا ئەبێ بێتە کەلتور، ئەبێ بێتە بابەتێکە بۆچی یابانەڵێ کارمەندەکانی قۆمچیان نییە قۆبچە بۆی کاتی بۆ بگەڕێتەوە ئەڵە نیو سانیە چەند دقا ئەوە کۆی کەروانێ ئەوە سارە دروستەکەین ئەوە شت دروستە بڕۆ بە تۆڵی تاریخ بخوێنە ڕەوانێ زانایان و ئەو کەسانی کە پێش کەوتون حرمەتی کاتیان گرتووە. سۆماخان جنابەت وەکو یەکێک لە فێرخوازە یەکەمەکانی شاری کەرکووک ئەمەوێ باسی گرنگجیی کاتم بۆ بکەی پاشان باسی ژیانی خۆتم بۆ بکەیت چۆن بەرنامەت داناوە بۆ ژیانی خۆت کاتەکانت چۆن دابش کردووە. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەگەر باسی گرنگێکی کات بکەین ئەگەر زۆر لە پرسیار لە خەڵک بکەیت کە سەرۆت و سامانی دنیا چیە بەلایەنەوە لەوانەیە هەنێ لە خەڵکی یەکەم وشەی کە سەرۆت و سامانەکەم وشە بە خەیاڵیانە بێ لەوانەیە پارە بێت هەنێکی تر لەوانەیە باسی تەندروستێکی باش بکەن لە ڕاستی ئەمانە سەرچاوەکەی هەمووی کاتە بەڕای من چونکە هەر کاتە تەندروستی باشە هێنێ دوایی تەندروستی لەوانەیە خراپێ خۆشی و ناخۆشی ئەهێنێ هەر زۆر جار ئینسانەڵێ بە تێپەڕبوونی کاتە هەموو شتەکان تێپەڕن بۆ هەر کاتیشە بۆ نمونە مردن دێنێت بۆی ئینسان پێویستە کاتەکانی بە شێوەیە دابشکات بە شێوەیە ژیانی بباتە سەر بزانێت چی ئەکات چی بۆ ئەم دنیا ئەکات و چی بۆ ئەو دنیاشی باشە بۆ منە لە کاتی قوتابخانەیە کە لە قوتابخانە گەڕامەوە بە پاس ئەهاتمەوە لەناو پاسەکە بیرم ئەکردەوە کە ئەو ڕۆژە چی بکەم یان شەوانە کە پێش ئەوەی بخەوم بیرم ئەکردەوە بەیانی کە پێویستە چۆن بخوێنم اینجا من کەسێکم کە کاتژمێر لە ژوورەکەمان نییە کاتێکە بۆچی چونکە کاتێک کە ئەخوێنم و سەی کاتژمێرەکە بکەم ئەکەومە پێش بڕکێ لەگەڵ کاتژمێرەکە ئەوەندەی خەیاڵم لای ئەوە بێت کە پێش کاتژمێرەکە بکەوم ئەو هەر بەجێمەیەڵێ من فریای ناکەوم ئەوەنە خەیاڵمەوە نابێت کە عیلمەکە چۆن بچەسپێ لە مێشکمە اینجا بۆیە هەر وەکو ئەوەی کە کاتژمێر هەر نەبێت لە ژیانمە زۆرجار لەگەڵ بانگەکانە من ئیشەکان مەکرد چونکە ئیسراحەتەکانیشم بەپێی بانگەکان بۆ نمونە بانگی نیوەڕۆ ئەموت ئەمەنە خوێندنت هەیە تا بانگی نیوەڕۆ تەواویکە و کاتی بانگی نیوەڕۆ هەتا دەستنوێژ دەگریت بۆ نمونە نانەخۆیت نیو سەعاتت هەیە ئیسراحەتکە زۆر تەلەبە هەیە بۆ نمونە کاتی ناخواردنی ئیسراحەت بەڵام بە 2 سەعات دانیشێت باشە پرسیارێ زەرورە هاوڕێکانت هەمان ئەو بەرنامەی تۆ بەکاربێنن نەخێر زۆر کرد پرسیارم لەیەکە ئەڵێت چۆن ئەمە تێناوە بۆ ئێمەش دایمە وەڵامە باوەکە ئەڵێنەوەڵی خەونی مناڵی ماوە بەڵام دوای پرسیارێتتر ئەکات ئەڵێ ئەی چیت کردو با منیش ئەوە بکەم ئەو قسەیە لەسەر کەسان ناچەسپێت بەس لەسەر خۆتە ئەچەسپێت چکە هەر کەسی و ژینگەی خۆی هەیە ژیانی خۆی هەیە ئایلەی خۆی هەیە ئەزانێت چۆن کاتەکانی بەڕێوە ببات باشە ئەم قسەیەم جێی سەرنج بوو هەوڵ نەدەین کۆپی پێستی ژیانی کەسی تر بین چونکە من ئەم کەسم هاوڕێکەم کەسێکی ترە ژیانێکی تر ئەژی بارودۆخێکی تری هەیە جیاوازە لە بارودۆخی من